من حەزەکەم چەند خاڵێکی گرنگ هەیە لەسەر کۆمەڵێ پرسیار کە گەنجەکان بەردەوام لەسەر قەزەی تۆپبەکردن ئەیوروژێن و حەلیان لای نییە، یاخود هەنگێشت بە غەڵەت تێگەیشتون زۆر بەپەلا ئەو خاڵانە ئاماژەی پێ ئەەکەم لە خزمەتتانە. ئێمە ئەزانین کەوا تۆپبەکردن ئەوەی کە خوێندومانە لە هەج مامۆستایەکی ئاینی پرسی ئەڵە چوار شەرتی هەیە. شەرتی یەکەمینیان دەست و بر دەست لە گوناح هەڵگری، ئەبێ دەست لە گوناحەکان هەڵگری، ئەوە شەرتی یەکەمە. شەرتی دووهەم ئەبێت پەشیمان بی لەوەی کە کردوتە. شەرتی سێهەم بەڵێن بەی کە نەیکەیتەوە، لە دڵی خۆتا قەرار بەی کە نەیکەیتەوە جارێکی تر. دەستی لێ هەڵگرا، پەشیمان بە لەوەی کردوتە، وعد بەی کە نەیکەیتەوە. خاڵی چوارەمینیشان ئەگەر حەقی خەڵک بوو ئەبێ بیدەیتەوە، ئەگەر ظڵمێکی لە خەڵک کردبوو ئەبێ ئەو حەقا بدەیتەوە. باش، بەڵام من ئەم چوارە تقریبا هەمومان نەیزانین. پێمان وتراوە الحەمدوللیلا ئەوەی کە موسڵمانێ و کەینی هەیە لەسەر ئەوە شتێک فێر بۆ شتێکی پێوتراوە، بەڵام کۆمەڵی خاڵی تر هەیە کە من حەزەکەم ئیضافەی کەم بۆ ئەم چوار شتە، بۆ ئەوەی تۆپبەکانمان ڕێک بێ و گەڕانەوەکانمان بەو شێوە بێ کە خوای تەبارەک وەتەعالا خۆی ئەوێت. خاڵی یەکەم، ئێمە ئەو تۆبەیی کە ئەیکەین کە ئەو گەڕانەوەیمان بۆ لای خوا ئەبێ تۆبەیەک بێ لەبەر خوا بێ، لە ترسا نەبێ. مەسەلەن بۆ نمونە ئێمە زەلاممان هەیە تۆبە لە گوناحێکە لەبەرەوەی تر بۆی ناکرێت، لەبەرەوەی کە گوناحەکەی بۆ ناکرێت. ئێدە وەڵات تۆبەم لێ کردووە نایکەم، پارەی پێ نەماوە ئەڵێ تە عەرەق ناخۆمەوە. کاک تۆ پارە و پێ نەماوە، کابرا پیر بووە بۆی ناکرێ ئەڵێ تر زینا ناکەم تۆبەم کردووە. تۆ یەکێک لە مەرجەکانی ئەو تۆبەکردنە ئەوەیە کەوا ئەو شتە لەبەر خوا بێ، لەبەر هۆکارێکی کە نەبوو بێت، لەبەر خوا ترسی خوا وای لێ کرد بێتی بگەڕیتەوە، دەست لەو گوناحە هەڵگری، نەک هۆکارێکی دنیایی. ئێمە هەمانە کابرا لەبەر سمع و ناوی خۆی واز لە گوناحێنێ نایکا، ئەڵێ بە عیبانم بۆ لەبەر خوا نەبووە، خێرە ناگا، خێرەکە بۆ نانووسێ، ئەو تۆبە نییە. هەمانە لەبەر سەحەت و قووەتی خۆی ئەترسێت تووشی نەخۆشیەک بێ، واز لە هەنگێک گوناحێنێ نایکا، لەبەر سەحەتێتی لەبەر خوا نییە. هەبێ ئاگاتان لێبێ وردەکاری ئەم ئیشە بزانن، خوا ئاگای لە ترپەی دڵمانە. تو بزانی لەبەر چ ئەگەر کاری نەکرداتە سەر سەحەتێ نەدەکرد، ئەگەر بزانیا لەناو خەڵکە ئابڕوو ناچوو نەدەکرد، لەبەر خوا وازێنایە لە ترسی خەڵک. ئەمە شەرتە ها، ئەمە بێزانی تۆبەکردن لەبەر خوایە لەبەر خەڵک نییە. خاڵێکی تر زەلامێک ئەڵێ تۆبەم کردووە، باش هەر بەڕاستی شێتی تۆبەی کردووە لە گوناحەکە، نەشی کردوێتەوە لە ڕۆژەی شکوتێکی کردووە نەچێتۆ بەلایە، بەڵام ئەم زەلامە هێشتا شیرینی گوناحەکە لە دڵیا ماوە، شیرینیەکەی هەر دانیشە پیر بووە لەناو گەنجان ئایگەڕێتەوە، زانن کە گەنج بوون باسی کوڕێنی خۆی گەڕێتەوە، ئاوای کردو ئاوای کردووە. ئەگەر تۆ پەشیمانی بە فەخرەوە بە شانوباڵی گوناحەکانتە هەڵەیی، هێشتا شیرینی گوناحەکان لە وأشربوا في قلوبهم العجل بكفرهم. جوولەکەکان خۆشەویستی گوێرەکەکە لە تا ئێستاش لە دڵیان نەماوە، گوێرەکەکەی کە موسا سووتانی و کردی بە خۆڵەمێش و فڕێیایە نەئاکەوە، هەنگێک کەسەیە شیرینی گوناحەکە لە دڵیان ماوە، وازیشی لێ ناوە بەڵام حەزی لێ ئەکا. ئەوە یەکێکی ترە لەو مشکلانە. ئەبێت تو وا لێبێت ڕق لەو گوناحە بێتەوە، ڕق هەتا وای یعنی زەلامێک زینای تەرە کردووە کەچی زۆر جار بەداخەوەی بووی، عەرەقی تەرە کردووە بەداخەوە بووی، جگەرەی تەرە کردووە بەداخەوەی بووی، حەزەکا فرسەتی هەبێ بیکێشێتەوە. ئەو تۆبەکردن نییە، تۆبەکردنەوەی بێزن لێ بێتەوە. هەچ دارێک بیری کەوتەوە گیانت دایەزە بڵێ خوایە پەشیمانم، من فڵانە ڕۆژە و گوناحەم کردووە، خوایە شیرینی و گوناحە لە دڵم دەرکەی. خاڵێکی تر ئەبێ دەستپێشیکەی بۆ تۆبە. هەنگێ کەسێ لە باشە پەلە مەکە، با بێ ڕەمەزان بیشەڵا تۆباکەم. ئەی کاکی کێ گرنگتیایی تێ تۆ تا ڕەمەزانەژی؟ کێ گرنگتی داوی تێ تا ڕەمەزانەژی؟ باسی خەلیفەیەک لە خەلیفەکانی زمانی عەباسەکانە گێڕنەوە، باوکی عەلی خوایکە جوان باوکە مرد و کوڕە بوو بە
کوڕە بوو بە خەلیفە لەم لاوە تەعزیە لەم لاوە شاییە تازەیە باوک مردووە شاییە کوڕە بۆ بە خەلیفە باش شەو کوڕە لە خەوا بینی هاتنە خەوی پیان وت تۆ تا 22 ساڵ حکمەکەی تا چەند تا 22 ساڵ حکمەکەی کە خەبەری بۆ بوو بەیانی کاکە یەک ئاهەنگی گەورەی گێڕاوەت یەزانە خەوێکی زۆر خۆشم دیوە ئەمەلی خێری پێ ئینشەڵڵا تا 22 ساڵی تر من لەسەر حکمە بم لەسەر تەختی خەلافە دەبم 22 ساڵ وەڵا ئاهەنگی گێڕا دۆست و ئەحباب و کردی بەهەرا وەڵا شەو بۆ خۆی ڕۆحی دەرچوو مرد دا بالفعل ناوی لە تاریخایە شەوێک خەلیفە بوو بۆ یەک شەو بۆ بەیانی مرد سبحان الله کە بۆیان حساب کرد فەیان کرد ئەو شەو ببوو بە 22 ساڵ تو مەسخەوەکە بە عەکسەوە تێگەیشت وتیان تا عمرت تەوا بێ بە 22 ساڵ حکمەکەی جوای زانی تا 22 ساڵ لەسەر حکمە بێ یعنی ئەم دنیا فتنەی وای تیا ئینسان پێی هەڵە خەڵەتێ کاکە پەلەکە بۆ تۆ بەکردن زوو فریایکەوە کێ گرنگیەوە یاویتێ تا سبەینی ئەژی مامۆستایەکی بەڕێز بۆی گەڕامەوە کە زۆر سیقە بەکرد مامۆستا لوری فارس خوا تەمەنی درێژکا و لەشی ساغ بێ ئینشەڵڵا بۆی گەڕامەوە باسی زەلامێکی دەوڵەمەندی بۆ کردن وتی سەری بە فەرزی خوایە ناکرد وتی عەمری لە 65 تێپەڕی وتی ڕۆژێکیان زۆرم نەسیحەت کرد وتی وەڵا پاش ماوەیەک هات و مژدەی یان وتی ئەزانی دەستم کردەوە بە نوێژکردن ئاوتم خوا لێو بەزیا بێ و چۆن بوو وتی وەڵا فڵان کەسیش نەسیحەتی کردوم و خۆم تۆ زین بووم وتە گەڕاومەتەوە و دەستم کردەوە بە نوێژکردن ئێوتم لە خوا بەزیا بێ دەی مادەم وایە تۆ زۆر دەوڵەمەندیشی زەکاتەکەشی بە وتی ئەمەیان چییە تم زەکاتی دینی خوای گەورە یەکێک لە فەرزەکان دایناوە زەکاتە وتی زەکات دەزانم وی پارایە وتم وتی ئەوە چۆنە زۆرە وتم لە کولی 40 دینار دینارێ ئەوتی بۆم حساب بکە ئیجا زۆر برادرم بوو زۆر سیقەم پێ کرد وتی وەڵا بۆم حساب کرد پارەیەکی زۆری کرد های وتی وەڵا ئەگەر وا بێ نوێژەکەش ناکەم وەڵا خەریکە ماڵم کاو لەکرد وەڵا سبەی لە شتەی کەشم لێ دۆزنەوە سبحان الله وتی بەهۆی ئەوە نوێژەکەشی تەرک کرد وتی وەڵڵاهی 2 مانگی پێ نەچوو دوای ئەوە مرد تو نازایی 2 مانگی ماوە دڵە نایە دینارێ بکەی بەخێر لەبەر خوا شەرتە لەسەری نوێژەکەشی تەرک کرد بەهۆی ئەوە خوا پەنامان بە ئەو عاقیبەت شەڕیە تۆ نەزانی 2 مانگی ماوە لە ژیانە تا ئەزە هاتۆ نوێژم بۆ کە نوێژەکەش وەڵا لەبەرەوەی زەکاتی تایە پاری تایە لەوەش پەشیمان بۆ وتی نە نوێژ و نە ڕۆژ وەڵا نە زەکات وتی مرد ئاوە چۆ قەبرەوە خوا پەنامان بە کاکە پەلەکەن بۆ تۆ بە کەس گرنگیەوەی ناویتێ تا سبەینی ئەژیت خاڵێکی تر ئەمە سێ خاڵم عەرزکردن بێجگە لەو چوارەی تر کە ئێمە هەمووی زانین چوارەم ئەبێ لە تۆ بەکە و بترسی هەڵوەشێتەوە نابێ بڵێ وەڵا خۆ تازەوتم ئەستەغفیرڵڵا خوای گیان تۆ بەخوایە لێمبوری تازە خوا قبوڵی کردووە کاکە تۆ بەکردن وان نییە تۆ ئەبێ ئینسانی موسڵمان گوناحێکی بچووکەکە ئەوانزانێ ئەو شاخەوە تا بەسەر تەپڵی سەریەوە هەر لە خەفەتایە هەر بێتە زەلامێکی کەش گوناحی گەورەی کردووە دنیایە ناوەتە خوارەوە وەکو مێشێ لە دەمو چاوی دەرکە بە خەیاڵیان نایە ئینسانی ئیماندار بە گوناحێکی بچووک ئەترێتەوە شەو تا بەیانی ئەگری پەشیمانە هێشتا ترسێ خوا لێ قبوڵ نەکرد بێ ئەمیژێ لەم لاوە گوناحی کردووە خوا پەناما بە وەکو شاخ چۆ بە ئاسمانە وەکو چییە کە چێڵەچی کاکە جا چیم کردووە والله من نەچمە باشتەوە کەس ناچێتە باش بە نەعلی خۆم و پێڵای خۆمەوە چمە باشتەوە خوا پەنامان بە ئەوە تۆ بەکردن نییە ئەوە گەڕانەوە نییە بۆ لای خوا سان باش شەرم لە خوا بکە زانە تۆ بێ ئەمری کێو کردووە من مامۆستایەکم دەرزەڵێمەوە چەند ساڵە دەرزەڵێمەوە باوەڕتان بێ نەک من هەج مامۆستایەکی تر کە دەرزەڵێتەوە لە مەکتەبە لە دەرسێکە 4 جار 5 جار بە تەلەبەیەک بڵێم جوان دانیشە و جوان دانانیشە پژمەل یەگرم و فڕێمە دەرەوە باشە بەس نوێژ نەکردن بەس نوێژ نەکردنەکەی حساب کە زەلامێک کە نوێژی نەکردووە ڕۆژی 5 جار گەورەترین بێ ئەمری خوای کردووە بێجگە لە گوناحەکاری تر لە غەیبەت و نەظەر و بوختان و گوێندان و ناشکوری کردن و ئەملا و ئەولا وەرە حسابی کە ئەم هەموو گوناحە کۆی کەرەوە عمرت چەنە هەر ڕۆژی چەند گوناحە کردێ بە چەند گوناحەوە ئەچیتە بەردەمی خوا هێشتا تۆ منت بەسەر خوایاکەی زەلام دێ بۆلام باشە مامۆستاگەر ئەو شتە بکەم خێرەکەی چەنە خوا چەندم بۆ نووسێ ئەگەر ئەو نوێژە بکەم خێرەکەی زۆرە زۆرم بۆ نووسێ ئەوکو وایە زەلامێک ڕەش و ڕوود نەکبەت لە برسا مردوو جلەکانی دڕاو لەو سەرجادەیە کەوتووە تۆش بە زەوی پیایەتەوە پەلیەگرێڵێ سە بە قوربان و بوار داماو بووی هەسەر با ببەمەوە بۆ ماڵەوە ئەی بەیتەوە ماڵەوە